ڕۆشتین بۆ ئەو ئەوایی هەن کەشکوولە تابع بۆ ناحیەی قەرەتەپە ئەخباری هات بۆمان بۆ یەک مشتەبە هەیە لە ئاوایەگە و یەک مسابەیش هەیە پێش ئەوەوە یەک ڕۆژ بوو فیمێڵ بوو تەمەنی تقریبا 39 ساڵ بوو ڕۆشتین بۆ ئەو ئاوائیە طبعا ڕۆشتین یەکەم ماڵ ڕۆشتین خان ڕۆشتین ئەی ماڵ هەن ئەی مسابە بوو هەمویان هەم فەحسیان کردین تێستیان مێردەگەی لەگەڵ مناڵەکانی سەراحەتەن ئیما و دوێنێ یەک بڵاوکردنێک ڤیدیۆ لەسەر وتنە لەسەر خانەقین هاتووە بۆ خەستەخانەی خانەقین نا خێر ئەوە هاتووە بۆ خەستەخانەی جەلەولا من بەدەستی خۆم بە ڤیدیۆم هەیە من بەدەستی خۆم ئەناردمەی بۆ خەستەخانەی جەلەولا الحەمدلله وەشکر هیچ حالە نییە لە خانەقین